بەشێک لە خوێندکارانی کۆلیژە پزیشکی و زانستیەکانی زانکۆی سلێمانی و بەشە پزیشکەکانی پەیمانگا و کۆلیژە تەکنیکەکانی سلێمانی هەستاون بە ئەنجامدانی چالاکیەکی پزیشکی. من بۆ ئەمە بەسەر دەچمە لای یەکێک لە سەرپەرشتیارانی چالاکیەکە ئەگەر بێتە ئێرە سپاس دەکەم سڵاو لێ بێت ئەگەر پێم بڵێیت چۆن بوو هەستان بەم چالاکیە و باسی چالاکیەکەم بۆ بکەین. بەڵێ زۆر بەخێر بن. ئەمڕۆ لە جیهاندا ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی پەتایە و ئەم ڕۆژە لەلایەن ڕێکخراوێتی یەکگرتووەکانەوە دانی پێیاندراوە کە ئەمڕۆ دانراوە بە ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی پەتا جیهانیەکان. ئەو پشکنانەی لێرە ئەنجامەنە پشکنە سەرەتاییەکانن کە ئەوانیش پێکاتوە لە پشکنینی چاو، پشکنینی خوێن، پشکنینی شەکرا و پشکنانن کە ڕۆژانە هاوڵاتیان پێویستی پێیەتی بیزانێ. ئەمەش بۆ مەبەستەی کە لەگەڵ یا هۆشیاری بۆ هاوڵاتیان بڵاو بکرێتەوە. ئەمە یەکێک لە کێشەکانی کە لە پێشترا پێشەی تەندروستی بوو لە ناو هاوڵاتیانە و خۆ دەزانین لە کاتی سەردەمی کۆرۆنا ئەوانە ئەوە بوو کە خەڵک هۆشیاری پەتاکەی نەبوو یاخود هۆشیاری ڕوبەڕوونی کۆرۆنای نەبوو. بۆیە ئەمە بەو مەبەستە ئەم هۆشیارە لە هاوڵاتیانە بڵاوەکەینەوە مانەوەی هۆشیاریەوە هەبێکە هاوڵات لە پەتایەک دروست بوو هاوڵاتی چۆن بتوانێت ڕوبەڕوونی پەتاکەی بێت و هۆشیاری هەبێت بۆ ڕوبەڕوونی پەتایە. چەند خوێندکار بەشدارە لەم چالاکیە؟ بەڵێ بە ئامادەبوونی هەموو بەشە پزیشکانی کە لە زانکۆی سلێمانیان و کۆلێژی ڤێتەنەری و بەشە پزیشکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و پێماگە تەکنیکەکانی سلێمانی نزیکی 70 خوێندکار بە کۆی ئەو چالاکی و بە کۆی پسپۆڕی کە هەیەە بەشدارن کە تیا چالاکیەکانی خۆی و پێشتر ئاماژەم پێکرد پشکنینەکانەکەن و هۆشیاری ئەو بۆ هاوڵاتیان بڵاوەکەنەوە کە چۆن ڕوبەڕووبوونی پەتا بن و چۆن خۆیان پارێزن لە توشبوون بە پەتا. زۆر باشە. تا چەند خەڵک گرنگی بەم جۆرە چالاکیاندا و بەشداری خەڵک چۆنە؟ تا ئەو ڕادەیە کە ئێستا بەڕاستی من ئەمڕۆ لێرە بینیومەتان دەکەیە زۆر باشە هاوڵاتی وشارێکی زۆر باشی هەیە بۆی کە ڕوبەڕووبوونی پەتا چۆن ڕوبەڕووی پەتا بێتەوە یاخود گوێ بەوەیە کە چۆن پشکنین بکات پشکنینەکەی چییە نەتیجە پشکنینەکەی چیە ڕێژەی خوێن یان هەمووانی کە لێرە بینەوە پشکنینانە هاوڵاتیان بە گشتی گرنگی باشیان بە ڕێژەی تەندروستیان کە ئەمەش مای خۆشحاڵیەکەوە کات وردە وردە هۆشیاری تەندروستی لە لای تاک بە تاکی کۆمەڵگا بڵاو بێتەوە. دەست خۆش بە سپاس دەکەم. ئەگەر هاوکارم دیمەنەکە بگوازێتەوە ئەمەی کە دەیبینن بەشداری خەڵکە لەو چالاکێکە ئەمڕۆ لە مازی مۆڵی سلێمانی ڕێکخراوە و تێیدا کۆمەڵێک پشکنینی تێدا ئەنجامەدرێت لەوانە پشکنینی تەندروستی و بڵاوکردنەوەی هۆشیاری و ڕێنمایی پێدان لەسەر فریای گوزاریە سەرەتاییەکان. هاوکات ئەم چالاکیە هەر ئەمڕۆیە و بڕیاریشە تا کاتژمێر 9 شەو بەردەوام بێت.